مانگرتنی کۆچبەران لە شاری ئەدیرنە بەردەوامە. ڕەوشی کۆچبەرانیش تا دێت بەرەو خراپتر دەچێت. ژمارەیەکی زۆر لەنەوەیاندا ئافرەت و منداڵ هەیە. دایکانیش لە خەمی منداڵەکانیاندان لە ڕێگەی ڕووداوەوە دەنگیان دەگەیەنە جیهان. جينا لهون منا جوعانين. ام نجبر برچیبونه هاتنه ور خود خیرا خلکی ترکیه زیده بکن کومل سرسر خود دانین اما فی خود خوازن ام آزادیا خود خوازن جخوارا بنره جن رسوابونه زاروک بمرانه ام نبر چینه ام لور رسوابونه از وی زاروکی جه صبح و حتی ایواری الورد هیلم جبو پاری نان از دخوازم زاروکین خواه خودی بکم اجبوی که حزب آزادی بکن اف 2 سالن از کار دکم بس نکارم زاروکین خواه خودی بکم. فتحت المدرسة دبستان وبو زاروکی ما خواندنی محرومان زاروک خواندنی دخوازن لیسکین و جلکین و خوارنا و ناخوازن یا جیانک بکرامه جرا پیدا بکن آن زاروکین ما بشینن اوروپا هر روز هون دلی ما هزار جاری دیشینن خورتو زاروکی ما دمرن و کچر ما پریشان دبن یا جیانک بکرامه جمره پیدا بکن یا جی ریج مره بکن و ما بشینن دروا حتى جبر حرب سوريا رابين هاتن في داري مقام في داري جبنام بسامبل جنابينا تركي جنابي لان جي ما تنايوني فاري ما دخون حوشون نادر ما خانيه نادر ما عملوا قرطه رازيل بنا بلام تخوز قبج مر فاكن ام درباز بنيوني حياه ما قشكي ما جيت شون شباب ما قلبي قرطه رازيل بين يعني ام تشبكن قنم كي مره يردمكن بس ام درباز بن يعني ام في داري نار حتى ام درباز بن منداڵانیش لەلایەک لە خەمی قوتابخانەدان و بەهۆی کۆچ و دەربەدەریەوە ناتوان درێژە بە خوێندن بدەن. لا في مدرسة لا دبستان هەیە نەخوێندن هەیە هەتا نەها ئەس نزانم ناوێ خۆ بنوێسم ئەس کەتم سەفا پێنجان ئەس هین نزانم ناوێ خۆ بنوێسم لەبەر وێ تاوێ نەخوارن نەژیر بە خوارن هەیە. نوێنەری کۆچبەران دوای دانیشتنیان لەگەڵ والی ئەدیرنە بەڵێنیان پێدراوە لە ڕێگەی والی ئەدیرنەوە بانکهێشتی ئەنقەرە بکرێن بۆ ئەوەی لە نزیکەوە داواکارەکانیان بگەن لە حکوومەتی ئەو وڵاتە. دوه امبوالی و شورمندی انجمن وزیران رجویان و بأرینی دل مخستنجی کد برجاندی آمده به ما بحثا همو تشتین نرینی ینگریدای سوریان ده همو خوبشاندان اندکر وانجی سوز دانمه کد برجاندی آمده چاره سر ببه و ما بریار دایا ام هرن انقره جبوکو زو برسوامه بدن. ڕەوشی کۆچبەران لە نێوان بێوەڵامی حکوومەتی تورکیا و وڵاتانی ئەوروپا و پێداگیری کۆچبەران لەسەر چوونیان بۆ ئەوروپا ماوەتەوە. ڕەسان ڕەمزی ڕووداو ئەدیرنە.